ئەمن هێمای کچی شەید کارزان شەقراوەیمە کاندیدی ژمارە 24م لە لیستی سلااوتان لێبێت دیارە لە چوارچێوەی ئەو پلان و بەرنامانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی هەولێر دایناوە لەگەڵ ئەوەشدا کاندیدانی بازنەی هەولێر هەر یەکەیان و بە شێوەیەک پلان و بەرنامەی تایبەت بەخۆیان هەیە. جا من ئێستا لەگەڵ یەکێک لە کاندیدەکان قسە دەکەم کە کچە شەهیدێکی هەولێرە پلان و بەرنامەی تایبەت بەخۆی هەیە و دەیەوێت پەیامێک ئاراستەی سنووری پارێزگای هەولێر کە بە تایبەتی کچان و ژنان و کەس و کاری شەهیدان بۆ ئەوی بزانم پلان و بەرنامەی ئەو چییە لەگەڵ ئەو خۆی گفتوگۆ دەکەم. هێمای شەید کارزان شەقڵاوەی لەگەڵم دەبێت کاندیدی ژمارە 24 لە بازنەی هەولێر لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. هێما خاسلااوت لێبێ پێم بڵێ سەرەتا خۆت بناسێنە هێما چێیە و بۆچی داوایەکت لە کچان و ژنانی و کەس و کاری شەیدانی هەولێر هەیە؟ زۆر بەخێر بێن سەرچاوان ئەمن هێمای کچی شەید کارزان شەقراوەیمە کاندیدی ژمارە 24م لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی هەولێر. بەرنامە و پلانەکانی من بۆ هاوشان و هاوڕەگەزەکانی خۆما وەکو گەنجەک وەکو ژنەک دەمەوێت کە نەفسی معانات و نەفسی ئازارمان هەیە لە وڵاتە دەمەوێت بەرنامە و پرۆژەکانم خزمەت بە ئەو چینە گرنگەی ناو کۆمەڵگە بکە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا کە ڕۆڵەکی بەرچاو و گرنگی بە ماف و ئازادی ژنان داوە لە هەموو کایەکانی ژنان شان بەشانی پیاوەکانمان خۆشبەختانە کاریان کردێ لە دام و دەستگا حکومی و حزبی و پەرلەمان و پەرلەمانتار و وەزیر و لە هەموو کایەکان کەسانی کاریگەر و گرنگمان هەبووە وەکو گەنجەکیش دەمەوێ ئەمن بەڕاستی کە گەنجان کۆڵەکی کۆمەڵگەن داینەمۆن لە هەموو سەردەمێکیشدا شۆڕش لە سەردەستی گەنجترین گەنجەکانی کۆمەڵگا دروست بووە بۆیە شانازی دەکەم وەکو گەنجترین کاندیدی هەرێمی کوردستان ئەمن دەنجی دلێر و بوێر و ڕاستەقینەی ئێوە بم بە وجدانەوە دەنگەکانتان ئامانەتی من دەبێ ئامانەتیش قەت خیانەتی لێ ناکرێ و باشە دەتەوێت وەکو خۆشت باست کرد بێگومان گەنجان و کچان و ژنان کۆمەڵە کێشە و گرفتیان هەیە دەتەوێت چۆن لە پەرلەمانی عێراق کار لەسەر ئەو کێشە و گرفتانە بکەیت؟ بە ڕەخساندنی هەلی کار بە ژنان و کچانی گوندی نشینیشمان لە بیرنەتی کە دەزانم زۆر مەحروب بوونە لە زۆر شت لە خوێندن دابڕینە بەرنامە و پرۆژەی تایبەتم بە ئەوانیش دەبێت دڵنیابن بەڵێم دیفاعکەری مافەکانی ئێوە دەبم. زۆر باشە سەبارەت بۆی کە خۆت کچە شەهیدی پەیامی تۆ و قسەی تۆ بۆ کەس و کاری شەهیدان چییە؟ پەیامی من بۆ کەس و کاری سەربەرزی شەهیدان خزمەتکردنی بنەماڵی شەهیدان لە پێشینەی کارەکانی من دەبێت لە پەرلەمان وەکو کچە شەهیدێک شانازی دەکەم کە شەید کارزان شەقراوەی چیژەکی نەهینایتە سەردنیا بەڵکو شەید کارزانێک و کوڕەکی هینایتە سەردنیا کە دەتوانم وەکو برا پێشمەرگەکان لە پەرلەمان لە هەر شوێنێک بم ئەگەر خوای گەورەش قسمەتی پەرلەمانی نەکرد لە هەر جێگە و پێگەک بم دەتوانم ئەو ڕێگای بابی من پێی تەواو نەکرا ئەمن تەواوی بکەم ئەگەر زیاتریشم پێ نەکرا کەمتری نەکەم ئینشاء الله. دەستەکانت خۆش بهێمەخان ئەوە جێبیز بوون ئەمە پەیام و پلانی کچە شەهیدێکی کاندیدی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە بازنەی هەولێر